بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم ئەم شەو با شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە باسی ڕۆژتان پێشکەشەکەین. وەکو ئاگادارن لە ئێستادا چەند تەوەرێکی گرنگ هەیە کە ئەکرێت بۆکو باسی ڕۆژ سەیری بکەین و قسەیان لەسەر بکەین. یەکێک لە تەوەرەکانێک ئێمە لە بەشی یەکەمی بەرنامەکە گرنگی پێدەین و مەبەستمانە ڕای جیاوازی لەسەر بگوێزینەوە بایکۆتی مامۆستایان و فەرمانبەرانە لە سنووری سلێمانی و پارێزگای هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین کە تا ئەم لەحزەیە بە شێوەیەکی بەردەوام بایکۆت هەیە و ئەمڕۆ بڕیار بوو کە ئەنجومەنی بەڕێوەبەری قوتابخانەکانی سلێمانی کۆبنەوە بڕیار لەسەر شکاندنی بایکۆت یاخود بەردەوامی بە بایکۆت برێ، بەڵام دواتر کۆبوونەوەکە هەڵوەشایەوە و هەر لە کاتێکی دواتریشدا بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی ڕایگەیاند کە لە سبەینەوە دەوام دەست پێ ئەکاتەوە. من زیاتر ناڵێم لە پێشەکیەکە بۆی بچمە لای میوانەکانم و ئەوان قسە لەسەر کۆی تاوەرەکان بکەن. بۆ ئەم شەو دوو میوانی ئەزیز لێرە حزوریانەیە، هەرێک لە مامۆستا ئاوات حەسەن، مامۆستای ناڕازی و چالاکوانی مەدەنی بە خێراتن تەکەم مامۆستا، هەروە مامۆستا عەتا ئەحمەد جێگری سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستانی ئێوەش بەخێر بێن سەر و سەرچاومان. مامۆستا عەتا گەر لە جەنابتەوە دەست پێ بکەم، ئێوە وەکو یەکێتی مامۆستایان تێڕوانی و دنیابیتان چییە؟ ئەتانەوێت لە ئێستادا یعنی چی بکرێت؟ مامۆستایان چ هەنگاوێک بنێن؟ مامۆستایان چی بکەن؟ ئایا تا چەند لەگەڵ ئەم بڕیارەی بەڕێوەبەریاتی گشتی پەروەردەی سلێمانی کە داوایان کردو لە سبەینەوە دەوام دەست پێ بکاتەوە و وەقسەیەکش لەسەرەوەیە کە بەڕێوەبەرەکان لە ژێر فشاردا بوو بێت یاخود هەر شتێک بوو بێت نەچوون بۆ کۆبوونەوەکو کۆبوونەوەکە هەڵوەشاوەتەوە. ئەمەوێت لەسەر کۆی ئەم شتانە بەگشتی ڕای خۆتم پێ بڵێ. سوپاس بەناوی خوای بەخشندە و میهرەبان. بێگومان پرۆسەی پەروەردە ئەمڕۆ لە لوتکەی قەیرانایە. مامۆستا ئەمڕۆ لەو پەڕی بەڕاستی بێڕێزی و بێ احترامی بەرامبەر ئەکرێت لە وڵاتەیە. بەداخەوە یانی بەڕاستی ئێمە لەگەڵ دەسەڵاتێکا تەعامولەکەین، هیچ هەست بە پرسیارەتی ناکات، نە بەرامبەر پرۆسەی پەروەردە نە بەرامبەر مامۆستا. ئەمەش وای لە مامۆستایان کردووە ناومێت بن لە دەسەڵات، ناومێت بن لە هەموو بڕیارەکان، لە هیچ دڵخۆشییان نییە ڕاستی نە بە پرۆسەی پەروەردە نە بە چوونەوە بەدام نەبوو هیچ شتێک. هەر ئەمەش وای لە مامۆستایان کرد کە بڕیاری بایکۆت و بەجێهێشتنی هۆڵەکانی خوێندن بن بۆ ماوەی زیاتر لە 2 مانگە. ئەوەی جێگەی سەرسوڕمانە لای ئێمە بەڕاستی کە یەکێتی مامۆستایانین و مامۆستای ناڕازی و مامۆستانی سەرشەقام هەمووی حکوومەت تا ئێستا یەک هەڵناوی نەناوە بەرەو ڕووی ڕەزامەندی مامۆستایان و گوێ بۆ داواکاریەکانیان بگرێت و تا ئێستا یەک بەڵێنی نەبدۆتە سەریان نەبدۆتە سەر لەگەڵیان. ئەمەش وای کردووە کە بایکۆت بەردەوام بێت. ئەمە وای کردو بایکۆت بەردەوام بێت و ئەمە وای کردو کە مامۆستا دڵی خۆش نییە بچێتەوە وەکو مامۆستا ئیش کات. ینی مامۆستا من مامۆستا لە حەزەکەم چمەدام بەڵام بچم هەر تااقەتی دەرسم نەماوە. ینی مامۆستا ئینتیمای نەماوە، مامۆستا خۆشەویستی بۆ علم و زانست نەماوە، خوێنکار سار بۆتەوە. ینی هەستەکەی ئەم حکوومەتە زەربەیەکی کوشندەی یاوە لە پرۆسەی پەروەردە، ناحەقێکی گەورەی کردووە، غەڵەتێکی استراتیژی کردووە، ئەم هەڵەیە بە ئاسانی بەڕاستی ڕاز نابێتەوە. سیر لەوایە نان پێداچوونەوە بە بڕیارەکانی خۆیاندا بکەن. ئەوان کۆمەڵی بڕیاریان ناوە کە خەڵکی مامۆستایەوە یەکێتی مامۆستایان چ فشارێکتان کردووە بۆ ئەوەی حکوومەت بەدەم داواکاری مامۆستایانەوە بێت؟ چکە ئێوە بە شێوەیەک لە شێوەکان نوێنەرایەتی ژمارەیەکی باش و بەرچاوی مامۆستان چ فشارێکتان کردووە جگەل لە قسە؟ بەڵێ تەمەعاً ڕێکارە مەدەنیەکان زۆرن. ئێمە ژمارەی زۆرمان لەگەڵ مامۆستانی سەر شەقام و ناڕازی بەردەوام لەگەڵ هەنابووین و ئەو سەنگەرەمان چۆڵ نەکردووە. لە ڕۆک و ڕێکخراکاری ڕێکخراوەیەوە ئێمە جگەل لە بەیاننامە، جگەل لە کۆبوونەوەکان لەگەڵ سەرۆکاتی حکوومەت کە 5 کۆبوونەوەمان کردووە لەگەڵ وەزیری پەروەردە، لەگەڵ وەزارەتی دارایی، بەردەوام لە کۆبوونەوە لە ناڕازایی و گەیاندنی گلەی و گاندنی مامۆستاین و بەردەوام قسەمان لەسەر ئەوە کردووە ئەم پاشەکەوتەی سەپێنراوە بەسەر مامۆستایان نایاساییە، هیچ پشت ئەستور نییە بە هیچ یاسایەک، چونکە ئەنجومەنی وەزیران بۆی نییە بڕیاری پاشەکەوت بات، بۆی نییە دەستکاری موچەی ئیسمی کات. ئەنجامی هەبووە؟ هیچ ئەنجامیشی نەبووە. ئەنجا بەڵام مامۆستا قسەیەک لەسەر ئەوە هەیە، ئەوترێ یەکێتی مامۆستایان بڕێکخراوێکە بە شێوەیەک لە شێوەکان لە نازانم ینی نوێنەرایەتی حزب ئەکات لە ناو مامۆستایان، باشە بە شێوەیەک لە شێوەکان، بۆیە ئێوە زیاتر لەلایەن حزبەوەی ئاستان پێ ئەدرێکە بایکۆت بکەن، بایکۆت بشکێنن. هەر ئەمەش وای کردووە کە هەموو ئەندامەکانتان لە ناو خۆپیشاندانەکان حزوریان نییە و ئەوترێ ئێوە وەکو پێویست فشارتان نەکردووە، بەڵکو زیاتر فشارتان کردووە کە بایکۆت کۆتایی بێت. ئەمە تا چەند ڕاستە؟ من نویستم قسەکە تاواکەم جارە لە ڕووی علاقاتی نێودەوڵەتیشەوە یەکێتی مامۆستایان
زۆربەی ڕێکخراوە جیهانیەکانی ئاگادار کردوێتەوە لەناو ئەوانەش ئای جیهانی مامۆستانی جیهانی و هەردووچیان نامەی ناڕەزایی و ئینان ناردە بۆ ئەنجومەنی وەزیرانی عێراق و هەروەها هینی هەرێمی کوردستانیش هەروەها ڕێکخای ناسووتی بەریتانی وەروەها ئاسیا باسفیکی ئاسیا ئەمانە هەمووی مەبەستمەوە ئێمە و کێشتی مامۆستان ڕێکاری خۆمان گرتوتە بەر لە پشاختن سەر حکوومەت کە بێ بەدەم داواخوازی مامۆستانەوە بەنسبەت پرسیارەکەتەوە بەتاکید ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە هەموو شە حیزب دەستی تێوەرداوە هەموو شتێک نەوەزیر نرخی خۆی هەیە بتوانێت وەکو وەزیرێک سەربەخۆ ئیشەکانی خۆی کات لە پەرلەمانتار ئەتوانێت ڕۆڵی خۆی ببینێت لە ئەنجومەنێکی پارێزگا بەتاکید ڕێکخراوەکانی لەناو ینی بەتاکید ینی هەمووی دەستی حیزبی تێگەیشتووە یەکێتی مامۆستانی کوردستانی بەشی خۆی دوور نەبووە لەو سێوەردانە بەتاکید ینی ڕێکخراوی یەکێتی مامۆستایان دەستێوەردانەکە گەشتۆتە ئاستێک ئێوە بکەنە مافی مامۆستا و ڕووبکەنە ئەبەدەن ئێمە یەکێتی مامۆستان بەگشتی هەڵێستی جوان بووە ڕادێکی ماوەت معقول بووە و تامڵم لە ناو ڕێکخراوەکانە باشترین ڕێکخراوەکە ینی لەسەر خەت بۆ بەردەوام لە ناو یەکێتی مامۆستان ژمارەیەکمان بە سەراحەت ڵێم من ینی ئێمە تەسلیم نەبووین بە ئەمری هیچ حیزبێک و من ئێستا لێرەشەوە زۆرترین گلیم لە حیزبەکانی لە پێنج حیزبەکە بە تایبەتی بە حیزبەکەی خۆشمەوە زۆر بێ هەڵوێستن و زۆر بەڕاستی پشتیان لە مامۆستا کردووە و ئەوان قوبولیان نەکردایە ئەمڕۆ مامۆستا شەڕی گەندەڵی هەرێمی کوردستان دەکات ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە گەندەڵی ئەم هەرێمەی ڕزاندووە بەڕاستی ئەمڕۆ مامۆستا باجی گەندەڵی ئەو حیزبانە ئەم پێنج حیزبە بە تایبەتی نایەنە سەر خەت بەجددی داکوکی لە مافی دێمە وڵات بۆی قسە لەسەر ئەوەش بکەین ماوەتە ئێمە لێرە و گلێمان لە حیزبەکانیشە و داوان لێکن بە ئیشێ دەست وەرنەدەنا ئیشوکاری مامۆستان خۆیان مامۆستاوان من لە نوێترین پێشاتەوە بەنسبەت شخصی خۆتەوە دەست پێ یەکەم لە پێنج شەش ڕۆژی ڕابردوو لە هەفتەی ڕابردوو ئەوترێت دوو تاوان ئەنجام درراوە یەکێکیان لە شاری هەولێر ئەوەیە کە بڵێن تێرۆرکردنی دکتۆر هۆشیار بووە و دانەکەی تریشیان لە شاری سلێمانی ئەوەی بەرامبەر بە جەنابت و بە مامۆستا گوڵاڵە کراوە ئێوە گەشتون بەچی من نامەوێت دەست وەردەمە ڕێکارەکانی ئەوەی ئەمنیەت و لێکۆڵینەوە ئەوانە من بۆم نییە وەکوی ئەعلامیەک دەستی تێوەردەم و حەقی ئەوەم نابێ بەڵام هێندەی کە بوارت پێدراوە پێم بڵێ لێکۆڵینەوە گەشت بەچی لەم قەزیە هیچ سەرداوێک دەرکەوتووە بۆ ئەمە کراوە بۆ کار چییە بۆ بیزەبت تۆ سەرەتا سپاس بۆ جەنابێت و سپاس بۆم کەناڵی ئێوە و بە خێراتنی بەڕێز مامۆستاکەم و سڵاو ڕێزمەیە بۆ بینەرە بەڕێزانە سەبارەت بە پرسیارەکە ئێمە وەکو کۆمەڵە چالاکوان ئەو کارە قێزەونە بەرامبەرمان کراوە و داوامانەوە سکاڵای یاساییمان تۆمار کردووە لە مەحاکم لە دادگا بەڵام هێشتا زووە بۆی کە هیچ سەرەداوێک بە ئێمە ڕاگەیاندرابێ و تەمە ناکەین لە کاتێکی زووە دادگا مەجرای خۆی وەربگرێ و دەسەڵاتدارانی هەرێم لەسەرەوەی هەڕەمەکە تا خۆ بچووکترین بەرپرست بێنە سەرخەت و نەتیجەی حەقیقی ئەم کەیسانەمان بۆ ئاشکرا بکەن بەر لەوە مامۆستا هیچ شارێک هەبوو تەلەفۆنێک ڕەشەیەک بەڵێ بەردەوامێ من ساڵێک زیاترە من هەڵەشێ ئاماژە بەوە بم چکە تۆ پێشتر لە فەیسبوکەکەی خۆشتەوە لە کەناڵەکانی ڕاگەیاندنیشەوە بە شێوەیەک لە شێوەکان هانات بردووە بۆ لایەنە بەرپرسەکان کە بەدەمتەوە بێن چکە بە تەلەفۆن و بەنامە و نازام لە ماوەی ڕابردووترا سیارەکە دەڕفێنرێت و مناڵەکەت لە ناو سیارەکە و پاشان جێ هەڵدرێت هیچ ڕێکارێک کرابوو بۆ ئەوەی بە شێوەیەک لە شێوەکان متابعە بکرێت بزانن کێن بە دوای جەنابتەوەن بۆ بەرامبەر تۆ بزەبت ئەیکەن وەڵاهی من ئەمەوێ بڵێم من پێش ساڵێک هەڕەشەی کوشتنم لێ کراوە و سکاڵام تۆمار کردووە تا ئێستا هیچم دەست نەکەوتووە جارێک جامی و سیارێ شکێنرا جارێک دوو جار فڕێنراوم مناڵەکەم لایانی بەرپرسەکەدار کردەوە هەمووی داوام هەیە لەسەر هەمووی وابزانە بەسی شکانی جامی سیارەکەەوە بە چەند تهدیدێکی تر هەبووە هەموو ئەمانەوە بۆ کۆمەڵە چالاکوانی تریش بەس منەوەی خۆم کە ئاگادارم سکاڵام هەیە لەسەر هەمویان بەڵام بەداخەوە تا ئێستا هیچ کام لەو کەیسانە من نەتیجەکەیم نەبینیوە ئیتر نازام سەبەبەکەی چییە و لە حەقیقەتدا من ئەم کەیسە تازەیە سووتانی ئۆتۆمبیلەکە ویستم سکاڵا تۆمار نەکەم بەڵام چەند بەڕێزێکانیاندام بۆی کە سکاڵاکە هەر هەبێ چونکە بەڕاستی من متمانم بە یاسا نەماوە لەم هەرێمە ئەمە جێی داخە جێی نیگەرانیە بەڵام من ئەزانم کە چەندێ سکاڵا تۆمارەکەیت هەمووی تەراکومەکات و لە ئەخیرا تۆ هیچ نەتیجەیەکە دەست ناکەوێت تا و کاتەی ڕەنگە بۆ خۆت تیرۆر بکرێت و نەگەیتە هیچ نەتیجەیەک باشە
هەستەکەی ئەمە فشار بێت لەسەر تۆ و مامۆستایانی ناڕازیەوەوانی بایکۆتیان کردووە؟ بە تاکید فشارە بە تاکید فشارە چونکە تەوقیتەکە ئاوایەوە ئێمە ئاگادارین کە بەڕێز وەزیری پەروەردە لە کۆبوونەوەیەکە بە ڕێز پارێزگاری سلێمانی کاکسەردار قادری وتووە کە بیر لە حەلی ئەمنی بکەنەوە خەڵکی تری بە حکوومەتیش باڵاتر قسەیەک لەسەر ئەوە هەیە ئەوترێت لە ئێستادا دۆخی حکوومەت دۆخێکی نالەبارە دۆخی حزبەکان دۆخێکی نالەبارە بەرامبەر بە هاوڵاتیانی کوردستان و بەرامبەر بە تایبەت بەرامبەر بە دەنگدەرانیان چونکە دەستەوەستان وەستاون و هاوڵاتیان بەدەست یەک دنیا معانات و یەک دنیا قەیران نییە بەرەوەکی تاکی کوردی نەگرتە بێت لەم فترەیە قسەیەک لەسەر ئەوە هەیە کێ سوودی هەیە لەم تەوقیتەیە بۆ نمونە مامۆستایانی ناڕازی هێندەی تر تووڕە بکات من کێ بەرژەوەندی لەمە حەزەکەم بڵێم پێنج حزبەکە هەر پێنجیانۆک و مامۆستا فەرمووی هەر پێنجیان یەک شێوە حسابەکرێن هەر پێنجیان تاوانبارن لەمەی کە ئاگوزەرێ دیارە لەسەر و هەمویانەوە پارتی دیموکراتی کوردستان دوایی یەکێتی بەبێ ئەوەی کە بڵێ فلان باڵ کەمتر بەریەکەوێت هەمووی و ئاوا پشکەکانیان دێتە خوارەوە بەڵام یەکێتی و پارتی تاوانباری یەکەمن و ئەم تاوانانەش کە ئەکرێ من پێم وایە بەدەر لە ویستی ئەم دوو حیزبە هیچ کەسێ ناتوانێت دەستکە بە ئاوی سادوگەرم لەم هەرێمەیە گەر ئیرادە و ویستی ئەم دوو حیزبەی لە پشتەوە نەبێ ئەم حەلە ئەم کێشەیە لە کۆبوونەوەیە کە بە ئاماژەی پێکراوە و وتویانە ئەو کۆمەڵە چالاکوانانە کە ئێمەین بگیرێن و حەلی ئەمنی کە چونترە لەوە لەگەڵمان تەعامل بکرێ ئەمە پێشتر ئیعاز هەبووە بۆ ئەوە بۆیە ئێمە لێرەوە جارێک تر بەڵێ نەدەین مادام ئێمە لەسەر حەق قساکەین و بەرگری لە حەقەکەین و لە سەنگەری حەقین پێمان شەرمە و پێمان شوورەیە و پێمان خیانەت ئەم سەنگەرە چۆڵ بکەین ئێمە هەموو باوکو باپیر و کەسوکارمان پێشمەرگە بوون هیچ کام لەوانە لە سەنگەرەکانی خۆی چۆڵی نەکردووە ئێمەش بە خیانەت ێزانین ئەم سەنگەرە چۆڵ بکەین و ئەگەر بشمان کوشن ئێمە چۆڵی ناکەین دڵنیابن ئەوانش کە دڵسۆزی ئەم پەروەردەن ئەوانەی کە دڵسۆزی هەرێمن ئەگەر هەبن من گومانم هەیە لەوەی هەبێ بابێن دانوستانمان لەگەڵ بکەن بابێن لەگەڵمان بگەنە حەلێک معقول نییە ئێمە دوو دانە ساڵە ئەم کەیسەمان داونەتی ئەڵێن بەرپرسانی حکوومەت بەرپرسانی دەسەڵات بەسەوەنە دزیمەکەن وەرن دانیشن بیرێ لە پەروەردە بکەنەوە پار لەگەڵم پیاوە بەڕێزە ئێمە چوونە لای سەرۆکی حکوومەت هەموو ئەمانەمان پێوت پار من لێ خۆی پێم وت بوتم سەرۆکی حکوومەت لە سلێمانی و هاتوون پێت بڵێم تۆ بایکۆتی هۆڵەکانی خوێندن تۆ فەرز کردو هاتوون بڵێم ئەو بایکۆتە بشکێنە جێگری سەرۆکی حکوومەتیش دانیشت بوو حزوری هەبوو چەند وەزیرێکیش بۆیە ئەمان بایکۆتیان فەرز کردووە و من لێرەوە ئەمەوە بڵێم ئەمانە نایانەوێت کە حەلی کێشەکەن مامۆستا دامناوە کە دێمەوەلات دووبارە پرسیارەوەت لێ بکەم کە پەیامتان چییە بۆ حزبەکان و چۆن بێن بەدەمتانەوە مامۆستاعتا وەکو یەکێتی مامۆستایان ئێوە ڕای ڕاشکا و ڕوونتان چییە سەبارەت بە بایکۆتی خوێندن لە سنووری سلێمانی پێتان وایە مەترسی لەسەر فەوتانی ئەم ساڵی خوێندن ینی بۆ بە مەترسیەکی ڕاستەقینە پێتان وایە ئەمە ئیشی یونسکۆ یونسێف و ئەمانەیە کەم ناوانەیە هێنرێت یاخود ئیشی حکوومەتی هەرێمە ئەگەر ساڵێکی خوێندن لێرە بە فەوتا و ڕۆشتوو لە دەست و حساب بکرێت وەڕەئیتان چییە لەسەر بەردەوامی بایکۆت من زۆرم پێ ناخۆشە بکە یادگار هەموو بە پرسان تۆپەکە خەنە ساحی مامۆستا وەکوڵی مامۆستا تاوانێکی کرد بێت کە داوای مافی خۆیەکات ئیتر خۆپشاندانەکات بایکۆتەکات ئێمە لای بارزانی بووین ئەوتی ئێوە مافی خۆتانە لەسەر ئەم مافی خۆتان ناڕزایی دەربڕن بایکۆتکەن هۆڵ بەجێ بێڵن بەربارانیشمانکەن داوای مافی خۆتانکەن باش ئەمە قسەی ئەوە کەواتە ئەمڕۆ مامۆستا داوای مافێکی خۆیەکات ئایا حکومت هەنگاوی ناوە ئەم مافی بۆ جێبەجێ کات تا توی داوای لێکەی ئەدێ ڕۆ هۆڵەکانی خوێندن ئەمە نقطەیەکە بەڕاستی ئێمە ئەڵین بە بڕوای تۆ بۆ حکوومەت ئەم مەسلەی بە هەند وەرنەگرتووە من ئەگەر اجازە بی من حەزەکەم ئەوە تەوزیع بم بەڕاستی یعنی ئەدانی ئەمڕۆ مامۆستا و فەرمانمە باجیشی ئەیات باجی خەڵکێکەیە کە جا شەو ئێستا خانە نشین کراوە بەعسی بووە و کراوە بە شەهید ئێستا یعنی ئێستا موچەکەی من و مامۆستا ئاوات ئەدرێ بە خەڵکێکی مشەخۆر خەڵکێک بە وەزیر خانە نشین کراوە لە ئەوروپا دانیشتووە 49,000 پێشمەرگە هەیە 450,000 موچەی پێشمەرگە وەرەگرێت یعنی ئەم ئەترافی خۆیان کەواتە ئەوان نەهاتوون دەست بەرن بۆ موچەی خەڵکێکی نایاسایی کە دەوامی نەکردووە کە خزمەت ناکە هاتوون موچەی خەڵکێکیان دەستکاری کردووە بە فعلی خزمەتی ئەم وڵاتەوە هەمەرێمەکە کە مامۆستا و فەرمانبەرە بەڕاستی
مامۆسایەکی زانکۆ بڕوانامەی هێناوە ماستەر و دکتۆرا خزمەتەکە هاتووە موشەکەی لە 3 میلیۆن و 4 میلیۆن کردو بە 500 هزار. یعنی ئەو غەدرەی حکوومەت لە مامۆستای کردووە بە مامۆستای بنەڕەتی ئامادەی بۆ زانکۆ لە هیچ کەسێ نەکراوە. لەبەرەوە ئەمە وای کردووە مامۆستا متمانەی بە کەس نەماوە، هەستەکە کەس لە پشتی نییە، هەستەکە کەس دڵسۆزی نییە، ئیمانی بە هیچ کەسێ نەما بەڕاستی. حتا ئەم هەنگاوانەی کە حکوومەتیش ناوێتی ڕاستە هاتۆتە پێشەوە، بەڵام ئێمە چاوەڕێی ئەومان نەکرد، چاوەڕێی ئەومانە کرد سیستمی موچە پێداچوونەی پێ بکرێن، نەک وەکو خێر و سەدەقە. ئەزانی کە یادگارێستا ئەچیتە ناو بازار خەڵک وەکو سوال کەسی مامۆستاکەن. من ئەمر ئێوارە لە قەسابخانەیە بووم وتی وەڵای ئێسخان بەرناکەی لای من لەبەر ئەم بەیانە مامۆستایەوە بە زۆر دوو کیلۆ دەستە. ینی من تەریق بوومەوە خۆم، ینی بەڕاستی خوا ئاگادارە، ینی دڵم پڕ بوو بۆم مامۆستا وای لێ بێت، ینی بەداخەوە ینی ئاوا سیر کرێت، ینی بەداخەوە باش سپاس. ینی قسەم بۆ ناخێ بەڕاستی، ینی ئەو بێڕێزی و بێشکۆی ئەمڕۆ بەرامبەر مامۆستا ئەکرێت بە پرسەکان زۆر بە تەبیعی وەرێگرن بێباکانە تەعاملی لەگەڵەکەن. من بەڕاستی ینی نازانم بڵێم چی. من دێمە وەلات مامۆستاوات قسەیەک لەسەر ئەوە هەیە کە نەگەر قسەیەکە مامڕۆ ڕاگەیەنراوە کە بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی سەبارەت بە کۆبوونەوەکە و هەڵوەشان ئەڵێت بڕیادراوە سبەینێ چوارشەمە دەست بکرێتەوە بە دەوامی یاسایی قوتابخانەکان. چ پەیامێک تەڕان ئێمە زۆر هەوڵماندا کە بەرپرسێکی پەروەردە لێرە حزوری بێت، بەڵام کەسیان نهاتن بۆ بەرنامەکە. ئەمەوێت پەیامی تۆ بزانم و چی بە چارەسەر ئەزانن ئێوە، یعنی ئێوە تەنها ئەڵێن ئەبێت موچەکەمان بە کاملی پێ بدرین جا داوام دەست پێ بکەینەوە، یان ئێوەش هەلێکی وەسەن چارەسەرێکی ناوەندتان هەیە کە بگەڕێنەوە بۆ سەرخوێن، یعنی مەبەستمەوەی مەرجەکانتان مەرجی تعجیزین یان نا. ئێمە سەرەتا سەبارەت بۆی کە بەڕێز بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی وتوێتی ئەو بەڕێزە تەمسیلی حکوومەتەکە و مامۆسایانی ناڕازیش بایکۆتیان دژی حکوومەت ڕاگەیاندووە. ئەو بۆی نییە لە جیاتی ئێمە بایکۆت بشکێنێن، نە ئەو نە سەرۆکی حکوومەتەکەی ئەو ئێمە بایکۆتمان دژی ئەوان ڕاگەیاندووە. ئەو بەڕێزەش ئێمە چەند جار پێمانوتووە بە زمانی ئامۆژگاری بە هەر زمانێ بێ وتومانە تکایە خۆت لە قەرەی ئەم مەوزوعە مەدە، چونکە ئێمە بایکۆتمان دژی دەسەڵات کردووە. تۆ چیت بێ بڵێ کاکە نەک هەر وەزیر و هەر حکوومەت و هەر کەسێکە. ئێمە بایکۆتمان کردووە، پاکێجێکمان داوەتەوە 3 خاڵەکان یەک شەرتی تعجیزیتیانە، زۆر سادەن، زۆر ساکارن، داواکاری زۆر بەسیتن. ئەمانە گرنگترین خاڵە ئەمە زۆر بەکورتی. داواکاری مامۆسایانی ناڕازی یەکەم مانگ بە 30 ڕۆژ بمێنێتەوە، مانگ هەر 30 ڕۆژ بێ، موچەکانمان بۆ بە یاسایی بکرێتەوە، هیچی ترمان نایە، موچەکانمان بکرێ بە یاسایی. ئەو شایستە دارایانەی ئێمە کەوتۆتە لای حکوومەت بە میکانیزمێکە ئێمە لەسەری موافقەتەکەین بۆمان بگەڕێنرێتەوە. و دوایی ئێمە لیژنەی پەیوەندیەکانمان هەیە، لەکوێ ئەڵێن کەی ئەڵێن لە هەر شوێنەگەوان بیانەوە، هەر وەختێ بیانەوە ئێمە دانیشین لەگەڵیان دانوستانەکەین و لە حکوومەتە بڵێ ڕووی دەمت لە حکوومەتە لە هەچ کەسێ لە وڵاتە نازام حەزب ئێرە بەڕێوە با خێڵ بەڕێوە هەچ کەسێک هەچ ڕێز عەشرەتە چییە با بێ لەگەڵ ئێمە دانوستان بکەین، با بزانین لەکوێ گەینە خاڵێک خۆ ئێمە دڵسۆزی پەروەردەین، ئەمانە هیچ لە پەروەردە نازانن. و من داواکاریم ئەوەیە مامۆسایانی بەڕێز سەرپەرشتیارە بەڕێزەکان بایکۆت مامۆسایانی ناڕازی لە پێناوی گێڕانەوەی شکۆ و شایستە داراییەکانی خۆیان ڕایانگەیاندووە، هیچ کەسێ ئەهلیەتی ئەوەی نییە بایکۆت بە تۆ بشکێنێ و ئەو بەڕێزانە کەوتوانە بەیانی دەوامە. بایکۆت کاتێکرێ کە دەوام هەبێ، کە دەوام نەبێ بایکۆتی چیەکەی بەیانی مادام دەوامە شەمە یەکەیە، هەر وەختێوان وتیان دەوامە و ڕۆژە بایکۆتە. ئێمە چوارشەمە بایکۆت دەست پێەکە، ئەو ڕۆژێوان دانا بە دەوامە و ڕۆژە بایکۆت دەست پێەکە، چونکە ئەگەر دەرگای مەکتەب و قوتابخانەکان داخرابێ بایکۆت بەرامبەر چیەکەی. ئێمە ئەو ڕۆژێک کە ئەوان دایانێن ئەم دەسەڵات دارانە و کەی ئەوان دایاننا بە ڕۆژی داوامکردن ئەو ڕۆژە ڕۆژی بایکۆتە و ڕۆژی کاتە بایکۆت لە بەیانیەوە دەست پێەکە. و من داواکارم بەڕێوەبەرە بەڕێزەکان سەرپەرشتیارە بەڕێزەکان هەتا ئێستا باش شێناوتانە مێژوو لە ئێستادا خۆیان نووسێتەوە با بەرنەفرینی مێژوو نەکەون، ئەوانەی کە زوو دەستباریان بۆ حیزبی بەعسە کرد بۆ سەدامە کرد و شکۆی مامۆسایان پێشکاند، ئێستا ڕوویان نایە لە کۆمەلگا سەربەرزکەنەوە. ئەم ڕۆژانە سەنگەری خەبات چۆڵ نەکەن و نەچنە سەنگەری ئەوانەی کە پشتیان کردوتە میلەت و دزی ئەکەن و نەوت و سەروەت و سامانی خەڵک بە هەدەرەدەن. تکاتان لێکەم سەرپەرشتیارە بەڕێزەکان ئەم پلانی کە بۆیەوە دانراوە بۆ دروستکردنە لە نێوان مامۆسایانە نەچنە ژێر ئەو بارە و پۆستەکانتان تەسلیم کەنەوە بەڕێوەبەرە بەڕێزەکانیش دەبێ کورسیانە تەسلیم کەنەوە. ئێوە لە سلێمانی و لە هەڵەبجە و لە ئیدارەی گەرمیان و لە ڕاپەڕین وەکو دەستەی مامۆستایانی ناڕازی یەک دەنگ و یەک ڕەنگ و یەک
لە یەک کاتە قەرارەدەن کە داوام دەست پێ بکەنەوە یاخود بایکۆت بەردەوام بێ. بەڵێ ئێمە شانازیەکەین بە یەک بە یەکی ئەو مامۆسایانە کە لەو خەباتە مەدەنیان و ئەوەی کە هەڵەبجە بە ئێمەی ئەڵێ بەڕاستی دەرسێکە ئێمە ئەبێ لە ئایندە لە مێژوو بخوێندرێ ئەوەی کە پشدەر و بچوێن و ئیداری گەرمیان و ڕاپەڕین و پارێزگای هەڵەبجە و سلێمانی ئێڵێن ئەمانە ئەبێ بوترێتەوە ئەمە مێژووە ئەمانە ئیتر ئەمانە دەرسن. زۆر سپاس دەکەم من سپاس دەکەم بۆی بسمەلای مامۆستاعەتە کاتەکە بە ئەوسەنگی دابشکە مامۆستاعەتە بەدەر لە بایکۆت قسەیەک لەسەر ئەوە هەیە ئەگەر حکوومەت بەدەم داواکاری مامۆستایانەوە بێتەوە چ میکانی ئێوە بیرتان لەوە کردوتەوە کە بە چ میکانیزمێک ئەو دوو مانگە تعویز بکەن و قەرەبووی بکەنەوە بە تایبەت بۆ پۆلە کۆتاکان بە تایبەتتر بۆ دوانزەی ئامادەی هیچ میکانیزمێکەیە لە بەرچاو ینی بەرچاوتان ڕوونە کە ئەگەر بێت و حکوومەت بۆ نمونە لەگەڵ مامۆستایانی ناڕازیە دابنیشێت بگەنە خاڵێکی هاوبەش پێکەوە بە چ میکانیزمێک چکە ئێستا ینی من هەفتەی پێشووتر بەرنامەم کرد لەگەڵ سکرتێری یەکێتی قوتابیان و کۆمەڵی خوێندکاران و گەشە پێدانی یەکگرت و ئەمانە بۆی بزانین چارەنووس بە تایبەت خوێندکاران چارەنووسیان بەکوێگە ئێوە چ پەیامێکتانەیە بۆ خوێندکاران و ئەگەر بۆ نمونە دوومانی تر داوام دەست پێ بکاتەوە چۆن بۆیان تعویزەکەنەوە. من جارە قسێکم بۆ لەوی پێشتاویکەم بەرمەتیت طبعا ئەمان ئەنجومەنی وەزیران بڕیاری ژمارە چواردەی هەیە بەپێی بڕیارەکەی خۆیان مانگانە پێداچوونەوە بە سیستمی پاشەکەوتا ئەکەن ئەوە دەمان تێپەڕیوە تا ئێستا یەک قڕوش پێداچوونیان نەکردووە ئێمە ئومێد دەکەین بڕیارەکانی خۆیان جێبەجێکەن وەکوتیشم ئەم ئینانایاساییە ئەوە ئێمە وەکیشتی مامۆسایان طبعا ئەو مەوزوعە پرۆژەمان تەقدیم کردووە خۆی ئەبێ سیستمەکە نایاساییە ئەو کاگاوەتی بە پرۆژە بە پاکێجێکی جیا لە مامۆستانی ناڕازی یان تەناوەتی مامۆستانی خۆمانمان هەیە کەوتمانە مامۆستانی ناڕازی ئاگایان لە ناوەڕۆکی پرۆژەکەتان بووە ڕێکخراوێکی سەربەخۆین ینی مەڕێکخراوێکی 8 لیستی مامۆسایانی تێدایە ئەنی ئەوە جیای بڵین ئەمان بڵین ظروفێک ئەمانی دروست کردووە ڕای تۆم نەزانی بە سەریحی ڕای یەکێتی مامۆسایانی کوردستان لەسەر لەگەڵ بەردەوامی بایکۆتن یا لەگەڵ شکاندنی ئەمە بۆ ڕوونکەیتەوە من پێشینەکە لەگەڵ مامۆستایان باسی ئەوم کرد مامۆستایان خۆیان بڕیاری بایکۆتیان ناوە بەسەر پەرشتی گروپی مامۆستایی ناڕازی یەکێتی مامۆستایان بڕیاری بایکۆتی نەیاوە ئەمڕۆ یەکێتی مامۆستایان بۆی نییە بڕیاری شکاندنی بایکۆت بات لەبەرەوە من وەکو خۆم قەناعەتم وایە مامۆستا ئازادە هەژمونی خۆشتان بەکار نایەنن بۆی مامۆستایان بگەڕێنەوە مامۆستا یعنی یەکێتی مامۆستایان وەکوتم ئێمە بۆمان نییە من بۆم نییە بە مامۆستایە بڵێم بایکۆ بشکێنە من ئەڵێم خۆی سەرپشکە قەناعەتی هەیە بدەوام بکاتەوە بابی کاتەوە قەناعەتی نییە بایکۆت با بەردەوام دوا پەیامت چییە بۆ لایەنە بەرپرسەکان من ئەو قسەی تر جوابەکەم کورتی بێ سپاسەکەم ڕاستەکەی بەنسبەت ئەوە ئێمە هەفتەی پێش لە ئەنجومەنی وەزیران بەشداری کۆبوونەوەکە بووم پێشنیاری ئەو مانکە کە مانگێ ئەگەر دەوام دەست پێ بکاتەوە مانگێک لە ئەخیرا زیاد کرێت ئەوە یەک دوو پشوەکانی سەر وەزارەتی پەروەردە ئەبێ هەڵگیرێت ئەو پشوانە نەمێنە بەتاتی نیوەی ساڵ و پشوەکانی کە شمولی ئەوە فریای 12 ئامادەیەک وڵای فریا ناکەوێت تەمان هیچ یعنی پۆلیەکی بنەڕەتی فریا ناکەوێت پۆلی 12 فریا ناکەوێت ئەوە بەڕاستی زۆر سپاس دەکەم دوا پەیامت مامۆستاوات زۆر بە کورتی من دوا پەیامم ئەوەیە کە داواکارم سەرجەر مامۆستایان ئەوە بزانن کە ئێمە بۆ گەڕانەوەی شکۆ و هەیبەت و کۆمەڵە شایستەی دارایی و معنەوی خۆمان خەباتی مەدەنیمان ڕاگەیاندووە و هیچ کام لە داواکاریەکانی ئێمە جێبەجێ نەکراوە ئەمانە دێن کۆمەڵە چەواشەکار ئەیانەوێ بە سنووقی کۆمەک ئێمە بخەڵەتێنن ئێمە هاتوین داوای کۆمەڵە داواکاریمان کردووە ئەمان هاتوون 100,000 دەن بە ئێمە مامۆستای بەڕێز ئەگەر تۆ بۆ 100,000 بایکۆتت کرد بێ من پێتەڵێم خیانەتت لە پەروەردە کردووە دڵنیام داواکاری تۆ زۆر لەوە گەورەترا و بەمە ناچی تۆ بۆ ناوەندەکانی خوێندن بایکۆت بەردەوامە و ئێمە بەردەوامە بین تا سەرجەم داواکاریەکانی مامۆستاوات حەسەن مامۆستای ناڕازی و چالاکوانی مەدەنی سوپاس بۆ مامۆستاعات ئەحمەد جێگری سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان سوپاس بۆ کاتێک کە بە ئێمە و بینەرانی کوردستان 24تان بەخشی بینەرانی عەزیزم ناوبڕێکی زۆر کورت و لە تەوەری دووەم لەگەڵ 2 میوانی دیکە بەردەوام بم لەگەڵتان بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت لە تەوەری دووەمی باسی ڕۆژ بەردەوامین لەگەڵتان تەوەری دووەممان تایبەت کردو بە قسەکردن لەسەر دۆخی ئێستای هەرێمی کوردستان باس لە واکرێک کە لە ماوەی ڕابردوودا بە شێوەیەک لە شێوەکان چەق بەستوویەک هەبوو بە شێوەیەک لە شێوەکان لایەنەکان تەواوەتی لە یەکتر دوور کەوتبوونەوە دوور بە دوور قسەیان لەگەڵ یەکترە کرد زیاتر قاعدەی جەماوەریان قسەیان لەگەڵ یەکترە کرد و ڕەنگە ململانێ و بەرکەوتن ڕوویدا بێت لە ناوەوانە بەڵام لەسەر
ببورن ئاستی باڵا ئەمە نەبیراوە بەڵام لە ئێستادا جوڵەیە کەوتۆتە گۆڕەپانی سیاسی لە هەرێمی کوردستان مەبەستمانە تاوتوێی ئەم جوڵەیە بکەین تا چەندە کاریگەریە بێ لەسەر چارەسەرکردنی قەیرانەکان و لە هەمووی گرنگتر تا چەندە کاریگەری ئەبێ لەسەر باشترکردنی دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ ئەم تەورە دوو میوانی بەڕێز لێرە حزوریان هەیە هەریەک لە کوێستان محەممەد عەبدوڵڵا ئەندامی جواتی گشتی بزوتنەوەی گۆڕان بە خێراتن دەکەم کوێستان خان هەروەها ڕزگار ئەژی گۆران ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی وەش بەخێر مامۆستا سەرچاوماناتن کوێستان خان لە جەنابتەوە بپرسم ینی ئێوە چۆن ڕوانە ئەم جوڵەی دەستی پێ کردووە بە تایبەت باس لەوە ئاکرێت لە دوای پەیامەکەی بارزانی کە بە شێوەیەک لە شێوەکان پەیامێکی جیاوازتر بووە هەندێک جیاوازتر بۆ شتی نوێی تیا بووە لە چاو پەیامەکانی دیکەدا بڕیار وایە بۆ منە لەم یەک دوو ڕۆژەدا سەردانی هەندێک لایەنیان کردووە بڕیارە لە هەفتەی داهات و سەردانی لایەنەکانی تر بکەن ئەمەوێت بە گشتی ڕای بسووتنەوەی گۆڕان و ڕای خۆت لەو بارەیەوە چییە؟ زۆر سپاس دیارە ئێمە هەموو کاتێک گفتوگۆ وەک شێوازێک لە شێوازەکانی خەبات تەماشاکەین هەرگیز گفتوگۆمان ڕەت نەکردوێتەوە ئێستاش دوای پەیامەکەی کاک مەسعود ئێمە پەیاممان بڵاو کردوێتەوە بۆ ئێمە لە ئێستاە هەروەک خۆت پێشتێکەکەت باس کرد ئەولەویەت بۆ ئێمە ژیان و گوزەرانی خەڵکە و ئەو دۆخە ناهەموارەیە کە بەسەر هاوڵاتیانە هاتووە بۆیە سەرەتای پەیامەکەمان ئەوەیە کە ئێمە بۆ ئێستا لە ئێستاە کە هەرێمی کوردستان لە قەیرانێکی زۆر خراپ و قوڵایە و خەڵک بار و گوزەرانی زۆر خراپە و ئیتر چیتر لەوە زیاتر تحمل ناکات لە خزمەتی هاوڵاتیان دانیشین لەگەڵ لایەنەکان بۆ گفتوگۆکردن بۆ ئەوەی کە ئەو خاڵانەی کە ئێستا بوونەتە هۆکار بۆ پەخستنی هەموو دام و دەستگاکان چارەسەریان بکەین و دیارە بۆ ئەو مەسلەی ئێمە پرۆژەیەکمان ئامادە کردووە ئەو پرۆژەیە پرۆژەی ئێمەیە کە بە شێوەیەکی یاسایی و دەستوری بۆ چارەسەرکردنی کوێستان خان بەنسبەت پرۆژەکەی بزوتنەوەی گۆڕانەوە وەکو لە ڕاگەیاندراوەکەی دوای پەیامەکەی بارزانی بڵاوتان کرد بوو ئەم پرۆژەیە ئێوە ڕادستی پارتی دیموکراتی کوردستان یەکەن کاتێک دێن سەردانتانەکەن یاخود پرۆژەکە ڕاگەن و لایانی ینی ئەو لایەنانەی ڕاستپێرن کە ئەبێژ لەسەر پرۆژەکە بکەن ینی ئەمە بەنسبەت بینەرەوە ڕوون نییە تا ئێستا بەڵێ بە دڵنیاییەوە پرۆژەکە ئێمە بۆ کۆبوونەوەیە بۆ گفتوگۆیە بۆ ڕێکەوتنە لەسەری پرۆژەکەی ئێمە هەموو لایەنەکانی لەبەر چاوگرتووە پرۆژەی قەیرانی دارایی قەیرانی ئابووری و هەروەها کێشەی سەرۆکایەتی هەرێم مەسلەی حکوومەت مەسلەی چاکسازی مەسلەی شەفافیت هەمووتان ڕێگاچارەی خۆتانتان بۆ هەموویمان ڕێخستووەژەیەەکە بۆ گفتوگۆ لەگەڵ لایەنەکانە هەر کاتێک کۆبوونەوەکان کرا ئێمە پرۆژەکەی خۆمانەخینە سەرمێزی بێگومان من دێمە وڵات بۆی قسە زیاتر لەسەر پرۆژەکە و ئەوەندەی بکرێنەوە ڕۆکی پرۆژەکەش قسەی لەسەر بکەین کاک ڕزگار ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان قسە لەسەر ئەوە کرێت من لە بەرنامەی دیکەش ئاماژم پێداوە ئەوترێت پارتی دیموکراتی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان لە نێوان کەوانەیە کە بە هۆکاری قەیرانەکاندا ئەنرێت من ڕئی من نییە وەکو ڕاگەیان کار و پێشکەشکارێک وا ئەوترێت لە گۆڕەپانی سیاسیە و ئەوترێت دەست پێشخەریەکەی پارتی دیموکراتی کوردستان کە بارزانی لە سەری هەڕەمەکەەوە ئەم دەست پێشخەریەکە ئەکرێت ئەگەر ئیرادە هەبێ چارەسەری قەیرانەکان بکات ئێوە چۆن ڕوانە پرۆژەکەەوە چۆن ڕوانە پێشوازی لایەنەکان بۆ پرۆژەکە ڕاستی لە سەرەتاوە من ئەمە شتێکی بۆ ڕاستکەمەوە ئەوەی کە ئەڵێن پارتی سەبەبە بەسەبەبی منی ڕاست مەکەرەوە بچکە من وتم ئەوترێت ئەمە لە ڕێی جەنابتەوە حەزەکەم بڵێ ڕزگار وای وت تۆڵی ئەوترێت نازانین چی وتێتی بەزانام ڕزگار وتی بەڵێ حەقەتەن کەسانێک لایەنێک بانگەشە بۆ ئەوەکە کە پارتی سەبەبی سەرەکی کێشەکانە باشە ئەمە قوبوڵە بەڵام بە ئێمە فلاشباژێ بگەڕێنەوە بۆ دواوە چەند ساڵی پێش ئەم ئەزمانە بۆ پارتی سەبەبی کێشەکان نەبوو بۆ لەگەڵ سەر هەڵدانی سیاسەتێکی تازە بەرامبەر بە کێڕوانینێکی تازە بەرامبەر بە دەسەڵات بەرامبەر بەوەی بەو نیەتەی بگەیتە دەسەڵات بۆ لێوەتر کێشەکان دروست بوو خۆ کە باسی حەڤەی شۆباتیژەکەین هیچ کێشەوەک نەبوو ئەو خەتەنە قەیرانی داراییە بوو نە پارتی کێشە بوو
نە شەڕی داعش هەبوو کۆمەڵە شت هەبوو باشە نەبوون بۆ واقعی بۆ ئەم واقعە چیتان هەیە بۆ ئەم واقعە ئێمە لەژێر ڕۆشنایی پەیامەکەی جەنابی سەرۆک بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان سەرکردایەتی سیاسی پارتی دموکراتی کوردستان هەڵدەستێ بە چەند دیدارێک لەگەڵ سەردانی لایەنەکان و ئێمە دیدارەکان بە پرۆژەوەن دیدارەکان بۆ جۆگرتنە بۆی بزانین ئەوان خاڵی سەرەکی لای ئەوان بۆ چارەسەرکردنی ئەم تەنگژەیە کە ئێستا تەنگژە چەقبەستوی کە ئێستا هەیە لە ڕووی سیاسی و دارایی و ئیداری و کۆمەڵێ پرسیترەوە چۆن دەچۆوە دەستی بینە و چۆن چارەسەری بکەین لەگەڵ ئەم دیالۆگی کە هەیە لەگەڵ لایەنەکانە هەڵبەتە تێڕوانینی پارتیش لەسەر ڕاو بۆ چوونی سەررجەم لایەنەکان ئەو لایەنانەی کە لە ناو پەرلەمانە فراکسیۆنیان هەیە ئەو لایەنانەی کە لە دەروی پەرلەمانیشن جویان بۆ ئەگیرێ مجمەلی ئەمە ئەتوانین بکەین بە پرۆژەیەک ئەنی پارتی دیموکراتی کوردستان ئامادەیە پرۆژەی لایەنەکان گرنگترین خاڵەکانیان ئەوەی زۆرترین من دووبارەیەکەمەوە زۆرترین بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی تایە بیکا بە پرۆژەیەک و بە هەمویانەوە خاوەنددارێتی بکەن بەرەو چارەسەرکردنی قەیرانەکان کاک یادگار ئێمە گەر ڕاستیت ئەوێ دانیشتێکی مەرزدار قوبوڵ ناکەین چونکە لە سەرتاوە ئێمە ئەم پێنج لایەنە سەرەکیە گفتوگۆمان کردو بۆ پێکهێنانی حکوومەت کە حکومت پاکێجی خۆی خستۆتە گەڕ و حکومت تشکیل کراوە پێک هاتووە و کەوت دەست بەکار بۆ بۆی ئەم پاکێجە جێبەجێ بکە ئەم پاکێجە پێک هاتووە لە کۆمەڵێ ڕاو بۆچوون و پێشنیار و پرۆژەی یەکێتی نیشتمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی و اینجا بە پاکێجەکەی پارتیشەوە بە پاکێجی هەر پێنج لایەنەکە پاکێجێک دروست بۆ لە حکوومەتە بۆ ئەوەی بە تەوافقی ژەم حکوومەتە دروست کراوە بە دیالۆگەم حکوومەتە دروست کراوە بۆی ئەم حکوومەتە هەڵبستێ بە جێبەجێکردنی ئەم پاکێجە یەکگرتووە یعنی مەسئولیەتی پاکێجی سەرەوە هەیە کە هەرێمی کوردستان لایەنەکان حکوومەت سەرکەوتوو بوو لەم کارە ئێستا بمبورە ئێمە ناڵێن کۆمەڵی هۆکار هەیە ئێستا لە کوردستانە کۆمەڵی کێشە هەیە لەوانەیە سەبەبەکانی دەرەچی بن لەوانەیە سەبەبەکانی ناوەچی بن ناوخۆیی بن تاکە کەس نییە سەبەب هیچ سەبەبێک تاکە کەس نییە لەوانەیە لە تاکە کەسێکە جۆرێک لە بیرکردنەوە کە تەعمیمەگرێ بۆ کۆمەڵ هەموو حقیقەتەکانیش لای لایەنێکی دیاریکراو نییە هیچ حقیقت ئاوێ نشکاوەکەی هەر پارچێکی لای هەمومانە هەر پارچەیەکی لای تو بێگومان من دێمەوە ئەکرێ سەر هەموو پارچەکانی بکەین کۆ بکرێتەوە و ئاوێنەیەکی جوان بۆ جوانی لێ هاوڵاتیان هەرێمی کوردستان بتوان خۆیان ئیتیا ببینەوە کوێستان خان وتەیەک هەیە قسەیەک هەیە ئەوترێت ئەو بیرکردنەوەی کێشە و قەیرانەکانی دروست کردووە هەمان بیرکردنەوە ناتوانێت چارەسەریان کات ئێوە وەکو بزوتنەوەی گۆڕان چۆن بەدەم داواکەی پارتیەوە ئەچن و ئەگەر هەفتەی داهاتوو کە سەردانتانەکەن گەر بکرێت ئاماژە بەوە بە ینی ئێوە چۆن پێشوازیان لێەکەن خاڵەکانتان چین پرۆژەکان ینی ورتری بکەیتەوە وتت پرۆژەمان هەیە لە مەجای ئابووریە لە مەجای سیاسیە لە مەجای کۆمەڵایەتیە ئەوانەی کە زۆرترین قەیرانی لێ ئێستادا دروست کردووە ئێوە دنیابینیتان چییە بۆ چارەسەرکردنی کێشەکان بەڵێ دیارە دوای ئەوەی کاگمەسۆس سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان پەیامەکەی بڵاو کردەوە یەکگرتوو کۆمەڵ و گۆڕانیش دواتر پەیامی خۆیان بڵاو کردەوە ئێمە لە پەیامەکەمانە ڕوونە کە ئێمە کۆبوونەوە ئەکەین بۆ چارەسەرکردنی کێشەکان و کۆبوونەوە ناکەین بۆ کۆبوونەوە بۆ کات کوشتن بۆیە ئێمە کاتێک کۆبوونەوە ئەکەین لەگەڵ لایەنەکان و لەگەڵ بەتایبەت لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ئێمە ئەمانەیە کۆبوونەوەی بەرهەمدار بێت کۆبوونەوە بێ بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانە زۆر و کەڵەکە بوانی کە لەسەر هاوڵاتیان هەیە و ئێمە ئەمانەوێ لە ماوەی و لە چەند کۆبوونەوەیەکی کورت و پوختە ئەم کێشەیە چارەسەر بکرێت و نامانەوێت هیچ لایەنێک ڕامان پێشێ بۆ ئەوەی کە چەند کۆبوونەوەیەکی دوور و درێژ و کات کوشتن بێت هەتا نزیکی انتخابات ئێمە ئەمانەوێت کورت و پخۆت کێشەکان بە اتفاقی ئەو لایەنانەی کە لە پەرلەمان ئەو پێنج فراکسیۆنەی کە لە سەرەتاوە حکوومەتیان پێکێناوە و ئەو پێنج لایەنی کە پرۆژەیان هەبوو ئەوانە بگەنە ئامانج و کێشەکان چارەسەر بکرێ دیارە ئێمە پرۆژەکەمان ئامادەیە من زۆر تەفاسیلی ورد باز ناکەم چونکە خۆدەزانی ئەوە بڵێ کێشەکەی ئێمە هەمەلایەنەیە چی لە ڕووی ئابووری و داراییەوە چی لە ڕووی ئەوەی کە چۆن
بڵێ دیارە کاگمەسود سەرۆکی پارتی دموکراتی کوردستان باسی هەڵۆشانەوەی حکوومەت تەشخیص خواردووەکەی هەرێمی کوردستانە کا بەداخەوە ئێمە تێڕوانینمان بۆ حکوومەتی داهاتوو چۆنە و چۆن هەوڵ بین بەنیازن لە حکوومەتی داهاتووە وەکو حکوومەتی بن کە فراوان ئێوە دیسان لە دەسەڵات بن ئێمە بۆ ئێمە هێندەی ئاگادار بم دوو ڕێی هەیە لەناو بزوتنەوەی گۆڕان ڕێیەک پێی وایە کە ئەبێ بزوتنەوەی گۆڕان حزوری حکوومەتە چکە ماوەی ئۆپۆزیسیۆن بوون چیتر ئەو کارایی و ئەو گرنگی ڕێیەکەی ئەڵێت ینی دیسانەوە بچینەوە بەرەی ئۆپۆزیسیۆن بوون بۆ ئێمە کێشە نییە بچینە حکوومەتیانەچین بۆ ئێمە کێشەیە قەیرانەکان چارەسەر بکرێت ئێمە پرۆژەیەک ئەین بە ئیتر گرنگ نییە گۆڕان بەرکەوتتان چیە ئێمە هیچ کێشەمان نییە نە بۆ پۆست نە بۆ پلە نە بۆ هیچ ئەو مەسەلانە ئەوەی بۆ ئێمە گرنگە ئەو پرۆژەیە بچێتە بواری جێبەجێکردنەوە بۆ خزمەتی هەرێمەکەمان بۆ خزمەتی هاوڵاتیان ئەژین بۆ ئێمە هیچ پۆستێ گرنگ نییە ئەوەی بەلای ئێمەوە گرنگە ئەو پرۆژانە بچنە بواری جێبەجێکردنەوە کۆتانە دراوەکەیەوە چیەکەن هەنگاوی داهات ئێمە پرۆژەکەمان ئەخینە سەر مێزی گفتوگۆ بەدەمێوە نهاتنەچون ئەبن بە معارەزە یان چی ئەو کاتە دیارە کۆبوونەوەی تری بۆکرێت ئەوە ڕای کوێستان نییە ئێستا بڕیار با دەبین بە ئۆپۆزیسیۆنیان ئەبین بەچی ئەو کاتە جواتی نیشتیمانی بڕیارەیە ڕێی خۆت چییە؟ من بۆ خۆم ڕێی خۆم ئەوەیە کە ئەگەر پرۆژەکە جێبەجێ نەبوو بەڕاستی ئێمە نەچینە حکوومەتێکی شکست خواردیەوە کە ئەو هەموو نەهامەتی بەسەر ئەم وڵاتە هێناوە بەڕاستی سپاس دەکەم ئەوە ڕێی شخصی خۆمە بەڵام نەچنیەوە ڕێی بزوتنەوەی لە بزوتنەوەی گۆڕان هەڵسوڕاوەکان هەموو پێکەوە بڕیار دروستەکەن دواتر دوجار جواتی نیشتیمانی دەنگ لەسەر بڕیارەکانەیەات سپاس دەکەم کوێستان خان کاک ڕزگار لە ئێستادا وەکو ئاگادارن هاوڵاتیانی هەرێم ینی لە زۆر بەدەست زۆر قەیرانەوە ئەناڵێن چەندین قەیران بەرۆکی گرتوون ینی مامۆستایەک لە بەشی یەکەمی بەرنامەکان ماژەی بەوە داوتی لە ناو قەسابخانەکان و لای گۆشتفرۆشەکان و تویانە مامۆستا بە سێسقانە بات و لە بەرنامەکە دڵی پڕ ڕەنگە ئەم مامۆستا خۆی کێشەیەکی نەبێ بەڵام هاوڕێکەکان خوشکەکەی براکەی دراوسێکی کێشەی هەیە و ئەبێ لە ئێستادا پارتە سیاسیەکانی کوردستان بە تایبەتی پێش پارتە سەرەکیەکە ینی پارتی گۆڕان یەکێتی یەکگرت و کۆمەڵ بە چ نەفەسێکەوە بچنە ناو دانیشتنەوە بۆی چارەسەری دۆخەکە بکرێت و بۆ ئەوەی دیسانەوە هاوڵاتیان مەشغوڵ نەکەن و سەرقاڵیان نەکەنەوە بە کۆبوونەوە لە دوای کۆبوونەوە ئەگەر سیاست دەکەین سیاست نە بە حەقی دیێری نەکرێ و نە بە وەهم و بە خەیاڵەکرێ نە لە کڵاو ڕۆژنەیەکەوە تەمەشاکرێ باش سیاست چەند ڕەهەندێکی هەیە ئەگەر سیاست دەکەین خۆ ئەگەر ئەشمانەوێ بەڕاستی ئێمە دیالۆگ بکەین و بگەینە ئەنجامێکی ئەو تۆ کە لە خزمەتی سەرجەم چین و توێژەکانی خەڵکی کوردستان نابێ بە تەکید ئەبێ بە نەفەسی بڕوخێ نەچینە پێشەوە لە دیالۆگەکان ئەگەر بە نەفەسی بڕوخێ بچین دا تۆ سەیری ئەمەکە بڕوخێ لەگەڵ چاکسازی و گۆڕانکاری ئەرز و ئاسمانی فەرقە ئەگەر لیبیایەک حکوومەتەکەی ئەڕوخێ لیبیا هەر شخصێتە معنەویەکە و هەر سیادە دەولەکەی ئەمێنێ بەڵام حکوومەتی کوردستان بڕوخێ هیچ گردێک نامێنێ نەک هەر حکوومەتەکە هیچ گردێکیش نامێنێ لەبەرەوە ئمە چەند لێک نزیک بینەوە چەند هەوڵ بین کە بتوانین ئەو خاڵە هاوبەشە جوانانەی کە هەیە لە بینمانە لە استراتیجێتی ئەمنی قەومیە پیابینە خوارەوە ئەبێ لەو پێناوەدا پارتی قوربانیش بات هەمومان قابل پێوە هەمیشە وەکو پارتی دموکراتی کوردستان دوو پارتیەکەنەوە ئەڵێن ئێمە 38 کورسیمان هەیە و پارتی یەکەمی هەرێمی کوردستانی خۆتان وا ئەڵێن بەپێی حەجمی دەنگدەرتان ئەبێت قوربانیەکەشتان گەورەتر بێ لەلایەنی چۆن مەسئولیەتەکەمان ئێستا گەورەترە و ڕەفیقی نیوەڕێمان توش بوو ئێمە بەداخەوە ڕەفیقی نیوەڕێمان توش بوو ڕەفیقی نیوەڕێ ئەوە لە قسەی کوردیا زۆر لە کوردەواری بەڵێ لە کوردەواری ڕەفیقی نیوەڕێ زۆرە ئێمە ڕەفیقی تاسەرمان پێویست بوو نەک ڕەفیقی نیوەڕێ چۆن دەدوای ئەوەی ڕەفیقی نیوەڕێژ لەگەڵ ئەو هاوسەنجی هاوکێشەکەی گۆڕی ئێستا ئامادەن لەگەڵ ئەو ڕەفیقی نیوەڕێیە وێزگەکانی داهات و پێکەوە ببڕن قوربان هەمووان لە سەفینەیەکان دیالۆگەکە لەگەڵ هەموو لایەنەکان ئەکرێ خۆیەک لایەن فرامۆژ ناکرێ کەواتە گەر هەمووان لە سەفینەیەکن لە یەک بە لە من غەرق بێ هەمووان غەرقە بن بگاتە کەناری ئارام هەمووانەگەنە کەناری ئارام پێت وایە قۆناغی داهات و لایەنەکانیش لەوە تێگەیشتون کابێ بگەن بە چارەسەر ئەگینا
هاوڵاتیانی بەداخەوە من بەداخەوە لە ڕێ هەندێک کەناڵی ڕاگەیاندنەوە هەست دەکەم لەوە چێشتا لەمە حاڵی نەبوو بن ئێمە ئەرزم کرد گەرەمانەوێ بەڕاستی ئەوانەی لە کەناڵەکان دەرەکەون یانشی بەڕێزم کەناڵەکانی ڕاگەیان وەکو خوشکی بەڕێزم شۆستانخان فەرمووی بە زووترین کات نەک کۆبوونەوە لەگەڵی کۆبوونەوە بڵێ نەکۆبوونەوە لە پێناوی کۆبوونەوە بە زووترین کات چارەسەرێک بۆ ئەم کێشانە بدۆزینەوە کە هەندێک کێشە هەیە لە دەسەڵاتی نەک ئێمە و گۆڕان لە دەسەڵاتی حکوومەتی فدرالی بەغداشانی سەرۆکی هەرێم کە ئەم پەیامە ئاراستەکە هەر ئاراستەی لە ئەو چوار لایەنە و لایەنەکانی تری ناکە ئاراستەی قیادەی سیاسی پارتی دیموکراتی کوردستانیشی کردووە بۆیە پارتی لەم دەست پێش خەریات وەکو پارتی کە یەک دیالۆگەکە بۆ ئەوە دیالۆگەکە کە ئێمە بە زووترین کات بگەینە کۆمەڵێ چارەسەری زۆربەی بوارەکان کەسەکان و بتوانین چۆن وەکو بڵێ ئاشتەواییەکی سیاسی و کۆمەڵایەتی و نیشتیمانی لێ بکەوێتەوە و پێکەوە مەسئولیەتەکە بخێنەوە سەر شانی خۆمان و شانی بینەبەر ئەوە ئەگەر لە کاتێکە ئێمە هەندێک لە کەناڵی ئەعلامەکان هاوکاری ئەم پرۆسیسە بن ئەم حاوەلەیە بن کە هەموو لایەنەکان بەو نەفەسە بێنە پێشەوە بۆی لە بەرنامەی پێشووتریشمە باسی کەناڵەکانی ئەعلام کرا ئەگەر کادرە حزبیەکان چ ینی ئەوانەی کادری سەری سەرەوەن چ ئەوانەی کادری خواری خوارەوەن لە کەناڵەکانی ئەعلام بە بەرپرسیارانە قسە بکەن وابزانام کەناڵی ئەعلام بە زۆر کەس ناچار ناکا کە قسە بکە کەواتە مەسئولیەتی حزبەکانە کە بە کادرەکانی خۆیان بڵێن بە چ نەفەسێ قساکەن وایە هاوڕای کوێستان خان دوا پەیامت کاتم تەواو بوو زۆر سوپاس من دوا پەیامم ئەوەیە کە ئێمە وەک بزوتنەوەی گۆڕان لە پێناوی چارەسەری قەیران و بژێوی خەڵکە و هەروەها هەمومانەزانین و ئەمە چەندین چاودێری سیاسی ناوخۆی و دەرەکی قسە لەسەرەوەکەن کە لە دوای ئازادکردنەوەی مووسڵ و شەڕی داعش گۆڕانکاری زۆر تازە لە مەنتیقەکەیان ڕوئەیە بۆیە کورد پێویستی بەوە هەیە کە بە یەک و یەکگرتوویی بچێتە ئەو پرۆسەیەوە و پەرتەوازە نەبین جارێکی دەرەوەش زیاتر هەیبەت و بایەخمان هەبێ بۆی وەکو جارەکانی کە بەکار نەهێنرین وەکو هەموو ڕێکەوتنامەکانی کە پێویستمان بە گوتارێکی یەکگرتوو هەیە لە پێناوی ئەو دوو پرسەیە ئێمە ئامادەین گفتوگۆ بکەین و پرۆژەکەمان قابلی گفتوگۆیە بۆ ئەوەی کە بە یەکگرتووی بەرەو ڕووی ئەو قەیرانانە ببینەوە و هەروەها بەرەو ڕووی گۆڕانکاریە ناوچەی و جیهانیەکان ببینەوە کە لە ناوچەکەیان ڕوئەیە بێگومان وڵاتیانی هەرێمی کوردستانیش لە ئێستا دەتەنات چاوەڕێەوەن کە لایەنەکان لەسەر یەک مێزی گفتوگۆ کۆبنەوە لەسەر بەرژەوەندیە باڵاکان ڕێکەون و لایەکیش لە دۆخی ناهەمواری هاوڵاتیان بکرێتەوە کاتەکار هێندە هاوکار بوو ئێمە گفتوگۆ بکەین سوپاس بۆ کوێستان محەممەد عەبدوڵڵا ئەندامی جڤاتی گشتی بزوتنەوەی گۆڕان سوپاس بۆ ڕزگار ئەژی گۆران ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی ماندوو نەبن سوپاس بۆ کاتێک کە بە ئێمە و بە بینەرانتان بەخشی دەستان خۆش بێت بینەرانی ئەزیزم ڕێزی یادگار فایەخ و تەواوی ئەو ستافە ئەزیز و بەڕێزە لە شاری سلێمانی و شاری هەولێر قبول بکەن تا بەرنامەیەکی دیکە بەخواتان ئەسپێرم و ماڵتانە میشاوەدان خۆشی دا